شوان سلااود لێبێ هەڵبەتە وەکو خۆ دوتت ینی ئەڵی فیستیڤاڵی هەنارە بە جۆرێک ینی کە ناوی هەڵەبجە هێنین یەکسەر هەنارمان بیرەکەوێتەوە هەناریش باسەکەین یەکسەر هەڵەبجەمان بیرەکەوێتەوە بۆتە دوانێکی لێکدانا بڕاو. فستیڤاڵی هەنار تەبەن ئەم ساڵ یانزەیەمین خولی فستیڤاڵی هەنارە ئەم ساڵ بە شازێکی پێشکەوتوانەتر بەڕێواچێت پرۆستەکە و ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت لە کاتژمێرنەوەی بەیانی تاکۆشتی شەو کراوە دەبێت بەڕووی سەردانی کەرانجا هەڵبەتە بەشێک لە سەردانی کەران وانی کە سەردانی ئێرەیان نەکردووە ینی پێیان وایە ئێرە تەنیا هەناری لێە نا ئەمە ڕاست نییە ینی ئێرە لەگەڵ هەنارە کۆمەڵێکی زۆر بەرهەمی خۆماڵی دیکەشی لێە و لەگەڵەوانەشا کۆمەڵێکی زۆر کاری دەسڕنگینی کاری خانمان و بابەتی کللتوری و کەلەپوری لێرە ئامادەیە ینی لێرە هەموو شتێکە دەسەکەوێت پەکە لەسەر هیچ شتێک ناکەوێت شوان لەگەڵەوەشدا بەڵێ کۆمەڵێک پێشبڕکێ بەڕێواچێت لەوانە پێشبڕکەی پاکترین کەپر لەوانە باشترین جۆری هەنار جا من بۆی کە پرسیار لەسرم بابەتانە بکەم و بزانم باشترین جۆری هەنار چه جۆرێکێتی جوتیارێکم لەگەڵایە کاک محەممەد ساڵح سلااوت لێبێ سپاس دەکەم سپاس بۆم دەرفەتە کاک محەممەد ئەگەر پێم بڵێ ئەو بەرهەمانی کە ئەمڕۆ جەنابەت بەشداریت کردووە لە فستیڤالەکە بەرهەمەکانی تۆ چین؟ بەرهەمەکانی من حەوت جۆر هەنارە کە پاشای هەنارەکان هەناری ساڵەخانیە ئەم جۆرەیە ئەم جۆرەیە بەڵێ ئەوە باشترین هەنارە باشترین جۆری هەنارە لەوە چێت ئەگەر این نەبم لە هەموو ناوچەکە جوانترین هەنارە ئەوە بە ڕووبی هەناری ئەسڵیش لەگەڵ ڕۆنی زەیتونی خۆشمان هەر بەوە بەشداریمان کردووە شەربەتی هەنارمان هەیە ئەو بابەتانەشمان هەیە. باشە کاک محەممەد یەکەم ساڵتە بەشدارێکە لەم فستیڤاڵە؟ من 11 ساڵە هەر 11 ساڵەکە بەشداریم کردووە. 11 ساڵی ڕێکە تۆ لێرە ئامادەی؟ 11 ساڵی ڕێکە من ئامادەم. باش ئەوەڵ جار زۆر برەوی پێ نەدرابوو بەڵام بەهیمەتی هەموو لایە و بە هەمیەتی حکوومەت و برادەران و ئەوانەی کە سەرپەرشتی ئەم ئیش و کارەکەن ساڵانە بەرەو پێش چووە و گەشتۆتە ئەم ئاستەی ئێستا ئەمانوێت ساڵ بە ساڵ پێشتریشی خین. باشە پێم بڵێ ئەو قازانجانی تو لەم فستیڤالە کردوتە چی بووە ینی بەرهەمەکانتی بە خەڵکی نەکتەنیا هەڵەبجە بە خەڵکی دەروی هەڵەبجەش ناساندووە بەرهەمەکانمان بە وڵاتانی دەرەوەش ناسانووە ئەچێتە وڵاتانی دەرەوە یعنی ئەمە ئیسیفادەیەکی باشە بۆ خەڵکی هەڵەبجە بۆ هەموو جوتیارەکان بۆ ئەوانەی کە هەنار بەرهەمەێنن بەڕاستی ئیسفادەیەکی باشەکەین هەم ئێمەش هەم کڕیارەکانیش هەم ئەو دۆست و برادەر و خزم و کەس و کارانش کە میوانە بە ڕێزانەی لەم لاو لەولاوەیەن لە شارەکانی هەرێمی کوردستان و لە هەر چوار پارچەی کوردستانەوە ئەمڕۆ من سەردانیان کردوم دوێنێ و ئەمڕۆ دروستە. باشە کاک محەممەد ئەمەوێتەوە بزانم کەشوهای هەڵەبجە زیاتر بۆ چ بەروبوومەی گونجاوە ینی لە بەروی کە بە هەنار بەناوبانگە تەنیا بۆ هەنار کەشەکەی لە بارەیان بۆ چه بەرهەمێکی تر؟ نا پێشتر لە شاری هەڵەبجە و لە چواردەوری پەمووە کرا بستە کرا گەرم و جۆیەکی زۆری لێ ئەکرێ اینجا سەرباری ئەوەی کە بنارەکانی هەناری هەیە لە هەورامان و تەوێڵە و بیارە و خورماڵ و ئەوانە هەتایەتە خوارەوە ئەوە گوێز و هەرمێ و بەهێ و هەڵوژە و قەیسیەکی زۆریشمان هەیە. باشە مێ بزانم زیاترین خواست مەسەن لەسەر هەناری شیرینە یان مێخۆش یاترشە کامیان مەرغوبترە؟ وەڵایی بەپێ ئەو تەجروبانەی ئێمە هەمانە لەم 11 ساڵە خواست لەسەر هەناری مێخۆشە خەڵک نایەوێت زۆر ترش بێ و نایشێوێت زۆر شیرین بێ ئەو هەنارەش تەنها ئەو مواسەفاتەی کە هەیە لە هەناری ساڵەخانیا دەسەکەوێت. باشە کام جۆرەیانەتی بۆ ڕوو بە هەنار گونجاوەوە پێویستی بە لیمەندۆزی و ئەم شتانە نییە کە بەکاربێتیایە جۆری ترشەکەی بێبێەوە نییە؟ خۆی نابێت لیمەدۆزی لە ڕووبە هەنارا بەکاربێ بە هیچ شێوەیەک چونکە خاصیەتی خۆی لەدەستا و بە کەڵک نامێنێ. ئێمە جۆری هەنارمان هەیە پێش ئەوەی تەواو پێ بگات ئەم هەنارانە ترشە بە ترشیە هێشتا نەگەشتۆتە مەرحەلەی گەیشتن ئەوانە ئەکەین بە ڕووبە هەنار ناوکەکەی سوورە بەڵام تۆزێ مەزەی ترشی تایە ئەوانە
ئەکەین بە ڕوبەهەنار ڕوبەهەنارێکی جوانی ستانداردی لێ دەرەچێت. زۆر باشە کاک محەممەد پێم بڵێ جنابتان تەنیا لە فستیڤالەکانی ناو هەڵەبجە بەشداریتان کردووە یان بۆ نموناگەر فستیڤالێکیش لە سلێمانی بکرێتەوە جنابتان بەشداریەکەن. وەڵای ئەمە ڕۆشتوم من و چەند برادەرێکین ئەڕۆین بۆ فستیڤالەکان چوینەتە فستیڤال لە هەولێر چوینەتەینی کتێب لە هەولێر لە سلێمانی چوینەتە فستیڤالی خورما لە کەرکووک چوونەتە فستیڤالی کەرکووک لە منتیقەی شارباژێر یعنی ئێمەش ئەگەڕێین بەڕاستی ئەچین لەوێ هەم تەجروبە وەرەگرین هەم شتێک کە پێویستمان بێ ئەیکڕین و شتێکی جوان و نایابەکڕین بەتەماین ئەمساڵ کە هاتینەوە بچین بۆ دهۆک بۆ فستیڤالی ترێ. زۆر باشە پێم بڵێ کاک محەممەد بە ئەزمموی جەنابەت ینی چەند ساڵە خەریکی ئەم کارەیت پێ دوایە ئەم فستیڤالانە ڕێگەیەکی باشە بۆ ساختکردنەوەی بەرهەمە خۆماڵیەکان و ناساندنیان بە دەرەوە زۆر چاکە شتێکی زۆر باشە هەم ناساندنیەتی هەم قازانجە بۆ خەڵک هەم ئیش و کاروباری کۆمەڵایەتی سە من لە ئاکرێەوە خەڵگێت لە زاخۆوە خەڵک هاتووە ساڵانەیەن ئەیان بینمەوە خۆشحاڵم میوانداری یەکترەکەین ئەمانە ینی کاروبارێکی کۆمەڵایەتی خۆش و خزمایەتی و دۆسایەتیەک دروستە بێ لە بین هێرەمومانە خزمی وام هەیە 2 ساڵە 3 ساڵە لە هەولێرە یا لە سلێمانیا لە کەرکووگە نەمدیوە بەس لەم فستیڤاڵە یەت و بەسەر یەکەمەوە زۆر خۆش یعنی ئەتوانین بڵێ نەم فستیڤالە لەگەڵەوەی کە بۆ ساختکردنەوەی بەربوومە خۆماڵیەکان باشە بۆ بتەوکردنەوەی پەیوەندیەکانیش دووبارە بۆ بینی شارەکان بەڵێ حتمما بۆ بتەوکردنی پەیوەندیەکان زۆر چاکە هەموو ئەو ئینە کۆمەڵایەتیانە زیینووەکەینەوە ئێمە دروستە باشاڵێن قاشکردنی هەنار شێوازی تایبەتی خۆی هەیە نابێ هەنارەکە برینار بێ بەڵێ باشەوە چۆنە فەنی و قارچکە خۆزگەسا چقۆیەکەم لا بۆیە کە پێت بوتی ناچۆن قاشەکرێت نەیەناوە بەڵام ئەم هەن بڵێن بۆ نمونە ئەم هەنارە باش ئەم هەنارە کەلەی هەیە ئەمە باش ئەم کەلەیەی ئاوا لێیە 4 خاڵی تێکە بەڵێ لەسەر ئەم گۆشانە لەسەر خەتەکانی بیتە لەسەر ئەو خەتانەی دەخوارەوە بەس لەم چاڵایانە نابێ ئەو چاڵایانە شوێنی نەکەیەتی ئەمەش دەنکەکەیەتی کە ئاوا لێ کرد ڕێک وەکوەوە دەرەچێ و شتێکی جوان و نایە کاک محەممەد من خۆشم زۆر باشم لە قاشکردنیە لە ماڵە ئەوانە عیدی منە بەچیە بزانین هەنارێکی باش جیا بکەینەوە ئێستا پێش جەنابتان میوانێکمە بوو کاکسۆران ئاماژەی بۆ کرد کە ئەگەر گوڵەکەی بەم جۆرە کراوە بوو یانی ئەمە باشترین جۆری هەنارە بەڵێ ئەوە کە گوڵەکەی ئاوا کراوە ئەوە حتمیە ئەم هەنارانە ئێستا هەر هەمویان هەناری چاکن و پێگەشتون وەکو ئەوانەوان هیچ عیبیان نییە لەبەرەوەی کە هەم ئەوەی باریک بۆتەوە ئەمانەشی پەخش بوون باشەکەواتە بێ باشترین جۆری هەنار ئەوەی کە ینی شارەزایی نییە بۆی کە بیناسیتەوە ئەبێت ئەم ملەی باریک بێ ئەمەی و گوڵەکەشی کرابێتەوەی ترەمە باشترین جۆری هەنارەوەکو باسەکرێت باشە کاک محەممەد ئەمەوێت دوا قسەی جەنابتان لەسەرم فستیڤالە وەربگرم چاوەڕێکیت تەنیا ڕۆژێک ماوە ینی تەنیا ئەمڕۆ بەیانە چاوەڕێی چەند سەردانی کەرەکەی لە ڕاستیە دوێنێ خەڵکێکی زۆر هات بوو ئەگەر بڵین بە پێی دوێنێ بێ ئەمڕۆ لەوانەیە زیاتر لە 150,000 کەس بێت چونکە ئەمڕۆ هەم هەی نییە دەوام نییە مەکتەب و ئەوانە نییە لەبەرەوە چاوەڕوانەکەین خەڵکێکی زۆر بێ هیوادارین یەواش لە ڕێگاکانە بە یەواشی لێخڕن ترافیک دروست نەبێ برا پۆلیسەکانمان ئاگایان لە ڕێگاکانی هاتوو چۆ بێ وەک چۆن ئاگایان لێ بووە پێشتر و ساڵانە و ئێستاش بۆ ئەوەی ئەو سەردانی کەرانە ئەو خزم و دۆست و برادەر و میوانانەی کەیەن بە ئاسوودەی بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان زۆر سپاس بۆ جنابتیارێک لەگەڵمان ئامادە بووی کاک محەممەد ساڵح خوشحاڵ بووم زۆر سپاس دەکەم ژوان ئەمە دۆخەکەی ئێستاە ینی ئێستا تۆزێک گەرمە تۆزێک هەز بە گەرمیەکەین بەڵام جەوەکەی زۆر خۆشە و لەگەڵەوەشە ینی تا بێت پەیتا گەشتیاری زیاتر
ڕووەکەنێرە لە تەواوی ناوچە کوردستانیەکان و لە دەرەوەی کوردستانیش سەردانی ئێرە دەکەن و ئەوانەی دێن بۆ ئێرە ینی ئەسلی بابەتەکە خۆی هەنارە بەڵام لێرە تەنیا هەنار نیە زۆر شتی تر هەیە و زۆربەیان ئەبینم بەجلی کوردیەوە هاتوون کە ئەمە سیمایەکی زۆر زۆر جوانە و لە مناڵێکی بچووکەوە تاوەکو کەسانی بەتەمەەن ئەبینی ینی ئەمە هەر لە خۆ دڵ تەکرێتەوە جەوت خۆشە بێ تا ئێستا فیستیڤالەکە بەم جۆرە هەڵبەتە 650 کەپریش لێرە بەشداریان کردووە کە ڕێژێکی باشیان کە لە ڕێژێکی باشیان جوتیاران بە بەرهەمی خۆماڵی بەشداریان کردو بەشێکی زۆریشیان کە لە پێشترا ئاماژەم پێکرد بۆم باسکردن لە کاتژمێرنەوەیە خانمانم ساڵ زۆر بەشداریان کردووە ئەمەش جێگەی دەستخۆشیە ینی زیاتر هاتوونەتە پێشەوە بۆی کە دەستڕەنگینی خۆیان پیشان بدەن و بە بابەتی کللتوری و کەلەپوری بەشداریان کردو ئەلبەتە ژوان من خۆشحاڵە بووم خۆزگە فریا بکەوتی تا باتی تاتوێرە و سەردانێکم فستیڤالت کردایە و تامی ئەم هەنارە تایبەتانت بکردایە بەڕاستی هەنارەکانی تایبەتە من لێم خواردووە من ئەگەڕێمەوە لای تۆ و لە نەشرەکانی ترا لەگەڵتان بەردەوامە بووم.